مولانا عزيز بناء بخير يعزكم بخير أهلنا وعلوها بخير أهلنا وكل أسرة مصطفى وبشر كبيرة في وعلى الكويس أو كبيرة بخير يعزكم. بعد تقرير دكتور رشاد بنام نشاني زبط زنگ بنيوان بني عند الشكاوى والاستقرار هذه تكنيك السينما للبرهميان هذه تكنيك السينما للبرهميان بعد الشكرين وعي السينما أجل شيء هم بروفايل دكتور رشاد زين كروان خلوني أمنا برام موضوع ذلك شيء صارني فيه كردك شارع شكاني على أسمنا كان دكتور دكتور رشاد استفاد بالله هذا صار حتى يكفي من حفظ السينما صار يزال صح حتى شاعر استماعي دائما لو أنا عملت كان يدرس كشاعر ويجي ونرجع كان زعل في المبلغ وماستر كهنري في إنساسي زعل كوريوس في بريطانيا ودكتوراه هذا هنري في إنساسي زعل صافور كان في بريطانيا دامز بينرو دامين خوان عيديا ودامز بينري بشي في الإنساسي لكوليج الإلكترونيك وهايس أساس سلوكي أو مشروع لكن بخوانس من خوان كيس شاركاوا وخواني شديد جزيرة زانستي لا غوفار زانستي كايزا كان دابا يوجد من جزيرة بدون زيادة وقصة أساساً بدلوا يكملنا ما يبسمنا وباحي دكتور رشاد مصطفى وبرام دوفا وذكرنا زال كلاسيكا أيش يكمل جنبه جينوسايد أو تراجيديا كاريرنا الدنيا ولا تكفي مشروع دوشنا كراي سينما لقى كل جرام تراجيديا أبد كل تاكا ميلادية تاكا نتوجه كبرزة في فاشيزم ميزيم روايتي كرل شيرو في تراجيدي كرل جنو جينوسايد كلام كاري مدرس كاركتري آيني وآيديولوجيا و بعض أويكر بوليوم جدي حواسته الشاعر وياك بيري وياك همه أو نتواني كبرجع من جنسايد كوتو سوديا لنبي وسوديا للسينما بيجي وما مداش ويانا نمان تواليوا أم هنا يا بعضين أم يزن راش ناس يفهمها وقف في كأقول بالأسرة مصطفى تنزل شيء كسر هزي إنه جرانوي هزي يعني السينما خالد تلقوهيك إما هميشه بس يوكيك سينما رولشي ناكاري يا أولا سينما يقولي نخم ديبا باش نزوجشان يجرنو ويك كل دولتين يا مثلا الجيش يجيز لبدستاني كوبراني فيلم سينمائي ببرايمن كأما ديوش راس كلام ديوكيتي أوهيك أو كاميرا تركيزي فاهمين باسيكا نبوني فيلم تيوري فاهمين نبوني هوشياري الأساس سينما نبوني سيناريو باشا نبوني رحلة باشا رحلة زانستي هوشياري فيلم زود رجينا دليمن يترك درجة باسكا ودكتور رشاد فاكنوها دكتور جماعة تقدر بكشف باسكا كمان دهيما بيوش سوديشي باشي جبينو كاتب فلوم Frustracja Alzheimer, rozpazłem proszę serdu serdecznie zamiar. Namaste a průběhu vyšla Božíkanco, se bílými historickými. Se dívěte tempe, těmi pěštovaná v vláci, se jenom tam šel do toho cinema na 12 let.
یعنی مادوان است که در آژین بودایی ولی یکی زور تسمت اون دوایانه اشکی باشه یعنی واری باید هم فیلم که خودم شیفتی که باید دیگر زور می‌دانیم موقعیت داریم چهار زور سلسله اون تسمتی سینما کنیم فعلیت داریم هر دشمنی ولی است کاراکتری که ولی است که دشمنی ولی بوم کاراکتری داریم بخیری مولم شکل داری و باست دشمنی داری چون مستقیم بود ماشي شي يوريجيان كومون il estremo con la situazione la roșcarea îmbrățată în sănătate joi de tutti la ocean e o roșcare în buienarea oaia dove ani tutti și dota pașete știam am zabruzănă la ce informă geava sa stare u ragazza mio pensa ai vestiti fenomeno mondiale fenomeno social mondiale domani Iana ha fatto tutto un ocean e non ci pensiamo la roșcarea îmbrățată con i media social mondiale onde nefascani timea, onde ștacani trebuie păstiani, bucarcani trebuie păstiani. Noi rabuțe, următoarea de la noapte la poliție, tot noi păstiani tema, de la media social media, caracterii zorgiari la media, de unei caracterii cambiari la media social media, de unei gătiri nu se ridică la familie, hobby cu eso. Toate mătăsie și programarea de la eva, care din media social media, nu știu să știe nimeni de agire. Dlatego iż media social media to jest hobby, jak zanim doszli temu lokali media, doszli do lokali media, szerokie hitruły, szerokie nagle pojawiają się do bandi masz i ułowy da obserwacji kultury da wyjęli. Bo zor aslında spektrał, który mały prawo była kontekstu trwałokan, bo lokali tu się tamamen bu şekilde media social media yani emlere halen kısa sergez yüvenu o kamkörün tutuşu çare kaliteli de sebebi kesakan o gorin barya o gorin arası fikir o gorin no kesakan o yojor kalka çoğu tane emlere demanda akali kitapları şöyle ki durayın onu çane tanıtane bu kesanlar veri çoğu ya o çane teknik sinema خلاوة خدمة المسكني وليشي بس المسلمين تيشوا بس هو يخلط مش جوري توقين كا جوري الدرس كا دبور إنسان شيء كم نسر عشقانا تيوري في أمبارح كم أدركسا نسر زاد مسلمين يجوشي كان كان زاد مسلمين أجل هو تزاي هوبس نسبتين كم بروف بروف ياخد كم دكتور زمان بروف بروف خوي Aveți din cont de nou atraie ca pe gira jiani amboia ce doheki ya ku komo do vati do shtiba chuate doheki dohekani garani chu persmani mesela yaşava test tokan zabijeste zabijeni diatri o isharo amajane ya estabsır jiani dünya orada dini jambodia o seyde kali dünya esabsır bu tarkani amajada bağlamani چونکه خودی به همون یه زودوانه خویه و برای این جوری که تیشی برای که اولی روح استدنیه که من خوی کشتی دنیا برای دورنو هم دراموی افسون بسر که وعلا انقلب السحر وعلى الساحر دورنو بيقوايا بمشورج يعني الواقع لهمان كاتبودريا تأيدي أو كاتب سيكي تبشو خالي لروشدار كان كمان كايا حقول جون تيجي أو لا أنتايج يعني خلق كان ينتاج يشتغل أنا وأنا كسكان أو متزايد شيء من أبان هيك هذا كاتب بعد يوم بمشي ومونوبول يزكي جهاني كاتب بروي شوي سرسان كري أو هم أكاديمي أو كلام ميكانيزم جراي تكنولوجيا أو تكنيك نوعية تبشر إذا كنا نهدو جدلا دوران بردو خيور إيوايا بودیا بیوای او کاتا تیوریزم دوستانه او کاتی که خودی سیستم خوی برای تیوریه یا خود سیستم خوی تیور برای نادونم سیستم دیگران جیانی که است داروشیانی بالا دستی تاجم سری دنیای حالا تا طبعا پاشنه مالی سیستم کوکنس میسوبه تیجاران ورستان شخصیت فرندن ورعاکاری کانی دوای دلاسون مستو بیرستویکا و تایتی خورواتی و پارویا آنانجه حتی که همون جور اسلام جمهوری جهانی که زیادی کوبری مستند می‌داشتی سرمایه‌داری داشتی فرانسه
بەم شێوەی ڕاستنەی ئەم ڕۆکاتۆ ناوەیانی مرۆڤەکانەوە ئیتر چنە دەرەوە کارکردنەوەی ئینسان لە هەر کردە و ئاکتێکا وایە لە هەر جۆرە ناوێکا وایە لە ژێرسەبەری هەر جۆر ناوێکا بێ هەچی شتێک کە دژی ئەو ستایڵە بیرکردنەوەی سەرمایەداری بێ ئەخرێتە قاڵێکەوە و فۆرمێکی بۆ دابەڕێژێ کورتکردنەوەی ئەو ململانەی بۆ کێشەی ئیسلام و ئەمریکا ئیسلام و تۆراواتیە لە ڕاهکردنی بە سیمایەک زیاتر چیتر میان بەشێکی زۆر و زەنگەی لە دنیا بەرهەمە هیچ پێوەیەکیانە بە ئیسلامەوە هەیە ئەوکو لە بەنەڕەتدا هیچ جۆرە ئایدۆلۆجیایشیان پشتەوە نیە جۆرە باوەڕاییشیان پشتەوە نیە ئەمە فەقەت ڕای من نییە ئەمە بۆ دنیادا بۆی کە ڕووکات بستە لە دنیا تیۆرە لە دژی تیۆرە هیچ ئایدۆلۆجیایەک لە پشتی ئەمەوە نیە چونکە ئێمە لە ئێستا بەرگاو کەوتنێتە ئەو دین ئایدۆلۆجیا کەوتنێتە ئەو دی سیاسەتەوە ئەو زەی کە تیۆر خۆیان شێیانتێ هیچ دۆزێک تەنانەت کە ئیسلامیش لە ناتوانێت ڕاست بکات مە بۆ دیار لە کتێبێکیان لە ساڵ 2010 چاپکراوە سەرەکە ئەم ئیدەی بۆ دیار بەسانەی ئەومان باشترا کە ئیتر تیۆر تونکیژی سەربوزەن لەنێو ئایدۆلۆجیا بڕواکە حەقیز نییە بەهێندەوەی پەرچەکردانی سیستەمێکە کە سیستەمی ژمانی خۆی بەرەمێنێت ئەوە سیستەمەکە خۆیەتی ئەم جۆرە تونکیژی بەرەمێنێت و هەندێک چەند ماڵی تەقلیدی لەگەڵ ئەم واقعەتی لەسەر چوو إذا رجعنا إلى المغرب ما مش يقيم خانة أيديولوجيا ولا أيديولوجيا يعني تيجي لنا فردات أما واحد كان جل لسه تيجي بس ببهية أو بكذا ولا تيجي والله نستطيع صدر تنياشين ويستخدم يسكي جوزيف نايل أو كذا يعني شامشي يزمر أو بيوا استخدم زميلي كان سكوتن بۆ ئەو کەسەنیە ئیدەوە بۆ کە سوپایشی بەهێزی و سوپاتی بێتەوە ئەو کەسەکەوتن بۆ ئەوی گوتاری چێراوەیە بە ڕۆژگاریەکەەوە کە حەقی مەسەلەی کە گوتاری چێراوەیە ئەبێ قسە سەرەوە کە گوتارە چ بۆ کارێک چ فاکتەرێک چ پلاتفۆرمێکە دۆزێت بۆ ئەوی کە بەڕێوە خۆی بگەێنێتە کەسەکانت ئەوبەت هەموومان بەزانین ئەوەی کە بەدەستی تەواوی دنیای ئێستا بۆ گەیاندنی گوتار ساناتری ڕێگاکانی میدیا سۆشیال میدیا کاتێک کە تۆ میدیا سۆشیال میدیا ڕەحی لەوێنی خۆی دەسەبێت يجب طبعا تلفزيون الواقع المستقبل المساعدة السياسية الرجال كان بين الواقع المستقبل واقع بين المستقبل الرجال كان بين ما هو المستقبل أمريكا ما واقع كبير فرشنا واقع شيء مستقبل طبعا زيادة واقع إنه أصلا كل واقع كونية طبعا بجوي شيء يوري ما خلص الواسطة كيف كنا بدنا نعمل واقع واقع إيش نسيت الحقيقة يطور الحقيقة شيء يقول تفاعل دیگری که استفاده گلوبالیزیشن و پست گلوبالیزیشن شاهستان همه رو دنیا کردیه تجارت صنایع داشته بود جنسیتی یعنی ایترمان زنی چه شغلی در خود نسل و کاملا برداشتن در تاکو تایش تکان سری و ایترمان زنی حجم تاریخ مطالعه چه هسته یا چه هسته راستی سیاسی دنیا سیاست خیلی بزرگ بود وجودنا متاجرای رابطه کشف نمونه بین مولد سالیان مولد شد حتی دانشنا ایدوی زلنسکی ترامپ بینده بچه خود ایدرتیری که دیگه میتونن جاران نیه و روشیاری که دیگه من داشته بود دو بوده میسوشیاستی سرمایه داری تحسنانه که یا ایمان کوکانی نتوجه ساوکان و نتوجه سلسلی نتوجه سامان مالان اسمان که تنگاه در اصلی میشه که سوویت و اگر حکومت مانکا و شکلات مانده تفاهم میکنه وإدارة دانشنا زلنسكي ترامب كان عمله كمفعولية ودنيوية وشيء إذا كنت تكونان دكتور كان سكرتير دنيوية ما بس شو أم أوزي كإستعارة يوسف شعبية السيستم برقرار حموش تكون كنترولها شو لو بختاري الله السيستم أو يوم الصلاة اللي يبجي هنا أو بشيء كسنتراليزم يعني بنيادة كل كاتي كمراتي عروشو هذا السبب مش كده بتاعهم جنان كده وجستنا لأنهم مشكلة أنا بس أنا نوع كمراتي أنا مستقبل وخستني كوي مجامع بقول كده كان بزنشاني بيقول لك أنا في السيستم كده بس واسه هذا الكلام بقيس كده هذا الكلام إنترنت زين شوية طبعا هم مشكلة سنتراليزمية سرچاوش يعني كان يجوز تقول أهمیت دنیا هستند. اما من مشکلی شاید است. یعنی هندی که این کارمان کرده که من امریکا جدا از جامعه ما مهمترین
خۆشێتەکانی ترامپ ناتوانێت هەموو دنیا کۆنترۆڵ کارێت پشتیوانی لێسەر بۆی نبینێ هەر لەسەرەوەی دوێنێ ئەگەر بوونێەوە ببین کاتێک کە سکرتێری پێشێتی ئەوروپا بە سکرتێری جۆمێت تۆ بەتەنیا نیت بەڵام بەتەنیا بەجێیەوە بەدوای دەبێت کە خۆی سیستەمەکە ئەوانیش بەشێت ئەوانیش دەکرێت ترامپە پێکۆ یان بە ئەمریکا خۆی پشتی خۆراوە پێکۆ سیستەمەکە بەعاشن پێکۆ یاری لەناو سیستەمەکەیەکە هەر ئەوشی کە پێوە میلیارد بەشێت خەڵکی ئەمریکایان کردووە کاتێک ڕێبەری پێشووتی پێکاکە وشارانێت و ئەڵە چەندان بڵێن دەترەوە تێگەیت و هەم سیستەمە هەموو شوێنەکانیشی بەشێکی زۆر لەو شتۆکارە ناشتۆکارە هێنە هەم لێ قسەی دەزەوی و هەرە بووبەڵەکیان کە بەبێت کە تۆ لەو تێگەیت ئەم سیستەمە خۆمە وشاران لە بەخاتری فڵان پیساروانە قسانە ناکات ئەمە سیستەمێکی دنیاییە دەستکاری هەموو شتێکەکە لە هەموو شوێنەکە بەڵام دیاری نایبێت کەواتە ئەم سیستەمە چی لێت ئینسان ئەم ئینسانە چی زۆرێک نامڕاتی یعنی بەشێک لە ئێمە من خۆم پێرێکێک لەوان بۆ دیار بۆ چارەی ئاپۆ دانیشتۆ کردین تووشی زۆرێک لە نامڕاتی بوو تووشی زۆرێک لە ناومێتی بوو وتمانە با هەفتاوێنجی ئێمە لەجێی بارزانی کە ئەوڵێ کاری من تەمام شوی ساخۆش کاری هەموودان تەمام شد نەبەتەکەن فەرموچەکەکانتان نابێت و لۆمانە دواتێک شتی لە کە پێشێک کە کۆدەکانی وردوونەشی بووان هەندێک لە دەستانی کەمسی کردنی یاتر و تۆزە زیاتر لەناو دنیا ڕۆژن پێمان وەڵام کارمانە تۆ قسەی ئاسایی لەمان پاڵی لەکۆ و ئەم کۆدانش پێویستیان بۆشی تاریکی زۆر زۆر باش کرێن لە دەروی بۆ سیستەمە باوەشی کاریکە دنیاش ڕۆ کارم بێنیان سەر شاشەی تەلەڤیزۆنەکان هیچی شتێکیان ناچێت یەکێک لە مفەکر عەرەبانە کە خیانە سەرسەر و جۆرەی ئینسانە نامڕاتە پیاوێک بەناوی ئیسماعیل تەقی سەرسەوە کاڵە زۆر مرۆڤی ئەم سەردەما مرۆڤێک هەیە زۆر زۆر بەخستێ یعنی سەر مۆدێلی باوەشی کە عادەتی نیکی کۆمەڵایەتی سەردەما ئەگە سەرکەوتوو بێت دیانە یعنی تۆ بێت زۆر شتێک هەبێت مرۆڤی ئێستایی هەبێ هەموو شتێکی هەبێت حەزەکە خاڵی هەموو شتێک بێت هەبێ لەسەر بۆ مۆدێلە باوەشی کە ژیان کۆمەڵایەتی پێکتێت ئەگە سەرکەوتوو بێیانە زۆر بەشداری کردنە ناوەڵی ئەو کەشفەکات ئەو لە گەلان بێنانی زۆرە ئازادی بۆ دەستاوان بەبێ ئەوەی هیچ مانایەکی ڕاستەقینی بەری دەنابێت هیچ شتێکی ڕاستەقینی دەستکەوتە بێت بۆتە بەشێک لە سیستەمە بۆتە بەشێک لە کۆی لەناو سیستەمێکە سبەی ڕۆژە هیچی لێی دەست ناکەوێت بۆ پێیە ئەو مۆتیڤێشنە سۆزدارێکی خۆی لەدەستاوە ئێرە وەستێکی خودی بەقەمی بێزاری تیاروسەبێت لە خواستی ئەو تاهەتی بابێتی تیشی کارەکتەرێک لەسەبێت هیچی پێ نەکرێت پەنجەراش بکرێت هیچی پێ نەکرێت دیوارێک بکرێت هیچی پێ نەکرێت جۆرێک لەوێنی وێرانی لە ناویا تەجەناکە و لە گەشاکەوەی دەکا بە کارەکتەرێکە زەبر و زەم ئاستی بۆ ئەم تووڕەی بواتەوە کەواتە بەرگابوونی ئەمە خۆی دەکات ئەو کارێکی بێزی بۆ قالی جۆر لە تیشێر هەناوی ئینسانەکان بۆ قسە لەسەر ئەم سیستەماکەم و ئەو قارێکی ئینسانێتی وەسەر خودی توندیشی بەرهەمی تاکە دەست نییە بەرهەمی فاکتەری کۆمەڵایەتی و سیاسی و ئاووریەکی گشتیە کە خۆی سیستەمی دنیای پێکەوەی بەرنەوەیەوە ئەوان ئەو قەهرەمان بۆ دروستەکەن ئەوان ئەو زۆر لە قەیرانە بۆ دروستەکەن بۆ کە لە تووشی جۆرێک لە ناوەڵێتی بووین لە دنیایە ئەو ناوەڵێتیە کە بە تەواوی سلۆکانە نامانایە ئینسانەکە ئەگەر نەتوانێت باتە شوێنێکی باشەڵی باکەوتوو تووشی جۆرێک لە نامڕاتیەکە ئەو نامڕاتیەشتی ئینسانە وێران ئەم وڵاتە نادیارە لە کارەکتەری ئینسانی کارەکتەرێکی ئاڕادەیە ئاڵۆزەکان پڕە پرسیار پڕە ئەمان کارەکتەرێکەکە لە کۆنەوە من لەمجێکی یعنی هەرزەکان بوو یەکێک لە کتێبانی کە بە زمانی عەرەبی بینی لە کتێبخانەیەکەوە حەزی لێ کرد خوێندنەوە کتێب بوو بەناوی ئینسان فانکەن مەشهور لە دوایە کتێبێکی نیکۆلا پیالی فروندسکۆت کە بەناوی ئەلبەسۆ مجتەماع لۆزێک گەشتم کام کارەکتەرێکی زۆر ئەم بوونە بوونێکی زۆر زۆر ئاڵۆزە یعنی تێگەشتن کە ئینسان خۆی پێویستی بە دنیایە لێکۆڵینەوەی دوای دەرمناسی و تۆڵەماسی شتەکان میشن یعنی ئەم مرۆڤە لە بێشمار لێنیشتانەوەی خەیاڵاتی نادیاری دکتۆرجی بەدەنگداری لە توێژی ئەستوری جیاواز دروست بووە کە لە نامبیا پڕی کردووە لەبێ پڕی کردووە لە شتانی کە ئێمە ناتوانین بە ئاسانی دەستمان پێ بکەین کاریکۆمی قسەکردنەکە لەسەر وەزەبروزن ئایا عەقلیشی مرۆییە تاک دەورە بینێ لە دروستکردنی ئەم زەبروزنە ئەخۆ دنیا جۆنجاڵ و پڕ لە زەبرەی ئەمڕۆ بەتەنها سیستەمەکانی تووشی تیا بەرەمەهێنن
یان تاکەکانیش بەشی خۆیان داهێنانی نوێ لەگەڵ جۆرە ماوەی تووتیشیاکەن تاچێکمان هەیە دێت خۆی بەدەستی خۆی زۆرێک لەسەر دروستکاری دو لە هەرە دیارەتە سناکەکانی کە جۆری تیرۆی کۆنتڕۆڵەکانە جۆرێک لە تیرۆ سەرسەن سیستمە خۆرە ئاواییەکە جیای کاتەوە لە خۆی ئەوەی لەگەڵ فراهەمبوونی بوو شەق و فاکتەری خۆرە ئاوا خۆی بۆیان دروستکردن کە زەبوزەنی ئەو جۆرە لە گروپی تۆنڕۆ بە تایبەتی تۆنڕۆ ئیسلامەکان کەشش لە ڕاستیە ئەو داهێنراوە کتابدارانی پارتی کرێکارانی کوردستان جۆرێک لە چەک بەکاریان هێنا جۆرێک لە چەشی ڕەمزی بەکارهێنن کە بۆ سیستمی خۆرە ئاوایی چەشنەکە مەحام جۆرێکە دینامە کارکتەرێک ژیانی خۆی بەکردەوە بۆ تووشیەکە جۆرێک لە چەک چەکێکی نادیارە بە ئاسانی ناویستەوە ئێستا لەناو وڵایەکی بەداشتی ناتوانین بزانین هەیە کەسێکی خۆ بژێنەوەی نایانە بەرەو ئەم چەکە نادیارە بە خودی کەسەکانانە بە سیستمی خۆراوەی هەمووی خۆبوو ناکرێت زۆربەدە نەمن تۆ کارکتەرێک کەسێک لە خۆراوا دۆزیتەوە ڕازی بێبوو کە خۆی تاقێت یان ئەوەی کە لەناو سیستمی خۆراویشدا تاقینەوە کاتی خۆی تاقێنێتەوە کەسێک لە باگراوندی خۆرهاتی بێت ئەم چەکە نادیارە خۆراوەی جۆرێک لە گەڕامان کردووە لە بەفرین جۆرە چەکی کاکەری ئەو نییە ئەو بەرەبێرەی نییە بۆی زۆر یان تێبین کە لە بچووکترین هەستکردنیان بۆی کە کەسێک ئەگەری ئەوەی بێ بە جۆرێک لەم ڕەفتارە ڕەفتار بکات چیان لێدێت دەبێت چ زەبرێک بەکارهێنن چ جۆرە لە تووتیژیە لە بەرامبەریان کەسیان هێزیان لێ بەکارهێنن بەس بۆی کاوای لە بەبێت دەبێت ئەوەندە چێکێکی نادیارە ناتوانن هیچی لە بەرامبەر ئەم دۆخەیەگەر چی دژە سیستەم بەواتە خۆڕەڵاتیەکەی بیشەکە بەڵام ئەویش هەر لە هەناوی خۆیان جۆرێک لە پلان و بەرنامەی چیزی ئەو کردووە هاوکای سیستمەکە کاتەوە بە ئاراستێکی پێچوانە بشێت ئەگەر کە تاکەکان خوانەکەن بە قوربانی هێزی بڕوای یان خاتە سەر کەڵکەڵێک و جۆرە بڕیارە کە پێکڕا لە ژێر کاریگەری ئەو هاوژەی سیستما وەریارەکەدا یعنی دابشبوونی دنیا بۆ جەوزەری دژوێک و ئاڵۆز دابشبوون لەسەر باشە و خراپە پانتاییت ناهێڵێتەوە کە تا خۆی لە دەروی ئەو قاڵەبەندێکی جۆرە وەریارەکەدا ئەگەر فیسەرێکی تاشێ لەناو ئەو کارەکە ئەوەیە کە گرفتی لە دەستانی ئاکتی تاکێکی شەیە ناتوانێت بەتەنیا بەڕیار لەسەر هیچ شتێک بات و هەر کاتێک بیر لەوە کاتەوە کەم و ڕاو یا وجدانی خۆی بەکاردێنێت بۆ بیرکردنەوە لەسەر بزن یەک ڕاست فۆرمێکی ئامادەی گروپ هەیە کە فریایە ئەوە خاترەکەن بە پرسیارەتی بوونی لەو ساعت شوێنەیە زۆر جار ئاکتی تووتیژی تاکەکان بەهۆی بوونیاتەوە لە کاتی بوونیانەوە لە کاتی نابووستا لە شوێنی نابووستا زۆر جار مشتاڵ هەیە زۆر جار تۆ بینی هێزی گروپ وا لە تاجێکە کاپڕوای پێبێنێت بڕواتەن ئاکسە بکەن یعنی هەمیشە ئەم کاتێک کە بیرم لە وێنەیان کردەوە مەشە لە کۆمیدیا عەدیمان بێتەوە کاسێک لە فیلمە کاتێڵێن بڕۆیان تۆ پێشمان بۆ خۆ تەقێنەوە کە تۆ پێشمانی تەباش ئەجۆڵێک گەورە پێچێکە بەیان چوونە باشە تۆ پێشمان کۆفەر ئەگە خۆ دەکەم جار چۆ خۆ تەقێنەوە پێماڵێ لە فیلمی بەهاڵ تەشتێکی وایە چیز بەڵام شتێکی وایە نافیلمی یعنی کارکتەرەکان لە تۆ چوونە باشە قەزیەکە ئێزان بۆ باش دەگەرە بە خۆش و پڕداکەوەی فەرمون جەناب پێشمان کەوە ئەم نازانین خەڵک بە شەڕ کردو سەری بێشە سەری ناتوێت دۆخی تووتیژی تا زۆرینەی جار لە دەروی کۆمەڵ خۆڕەڵاتیش بوو هەیە یعنی مەگەر ئەم کۆمەڵ خۆڕەڵاتی نییە بەتەنیا کارێکی تایبەتی ئەوە ڕووبەرانی وەکو جار لە هەواڵەکانی دنیای یە کەسێک پێشی تۆریستی بۆ سەر قوتابخانەیە وێبسایە یان هەر جۆرە پرسیارێکی تر کرد ئەم ئێستا ئەوستی تاکێکی نامبرانی بێکی وایە کابێت لە جۆرێکی تر لەسەر زەمجیای بکەینەوە لە جۆرێک لە زانستی سیاسی لە پشتیبوونەوە هیچ ناکەن جیاوازیەکی گەورە لە نێوان تووتیژی چاپ و تووتیژی سیاسی وەرخراوە هەیە یعنی ئەوەی ناوبەناو لە ئەمریکا لە هەندێک وڵاتی تر سەرمایەداری پێشکەوتووەکراوە هەیە دۆخی ناوبێتی بۆ دەرباسبوونی تاکەکانە لەلایەن خودی خۆیان لە جۆرێک لە ڕەفتارەکە ئەیبینی ئەچێتە ئاکە ئەچێت ئەوانە ناڵێن کردووی کیلۆسینە دوای کابرای موسیقی یا تونسیەکان نەویگەیە عێراقیە نەزانەوە شوێنە هەندێک جار کابرایەکی سپیکەستی ئینگلیزەکی یان سەر ئوسترالیا شۆراشۆرە بۆ تەقیب کرد دەچێت شوێنی فڕۆخەڵکە بژێت ئەمە جۆرێک لە ناومیەتیە جۆرێک لە کارەکەی نامرادەکە هیچ پێویستی بە ئاین ئایدۆلۆجیا شتانە نیە ماڵی نەخۆی کەسێک ئەو ئاکارکەی لە دوای هەموو ئەمانەوە کۆنانێکمان هەیە کە لە 2015 و پێش 2015 دەست پێکا کۆنانی سەرهەڵدانی تاعش لەناو دنیاە
يعني جۆرێک لە ئاکتی جیاوازی بینی کاتێک کە داعش هەڵەیە چونکە لە پشت ئەو جۆرە ئاکتەرە هەریەکێک لە ئەندامانی بەخراوەکەوە پێکەن فتوایەک هەیە ڕێبەرێک هەیە جۆرێک لە بڕیانی دەستەجەمعی هەیە کە خودی ئەو جۆرە ڕێکخراوە لە بنەچەیە ڕێنەوە بۆ بنەمای جەماعەیان باشتر بنەزانن کە خودی داهێنراوی ئەم جۆرە لە گروپانە بچینەکانی دنیای کوچیی پێکەوە بوونە جەماعەیەکە کە لە سەرهەڵدانی ئیسلامی سیاسی سەرەتایی خواڕەکانی سیڕەتەکان حەسەن بەنادا مەزرێ هەمیانێ جەماعەتی ئیخوانی موسلیمان تا جێبەجەنیا بەرپرسیار نیە لەو ئاکتێکەکە هەموو کاتێک کۆمەڵێک پێکۆبڕیارێ لەسەر چای موسڵ کە ئێمە چی بکەین ئێمە پێویستیمان بۆیە چی بکەین بۆ بکەین چی ئەوەی لە ماوەی دەسەڵاتی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش هەڵگریا کە دواتر نایەوە دەوڵەتی خلافەکان دەوڵەتی ئیسلامی هیچی دیار و باڵپێویستی ئەو جۆرە لە تیرۆلۆگیەتی خواستی کوشتن دەناوبردن سەرداری ئەم جۆرەیەکی ئەگەر پێناوگەیاندی ترسی ئەو کوشتنە لەم گروپانە پەنایان بۆ چەندها فاکتەری جۆرە ئەو جۆرە کە پێکهاتی زۆرینیان وێنە وەک ئامرازێکی بەهێز و کاریگەر سەردەرونی کەسەکان بۆ ورجی هەڵبژێراوە بۆ ئەمەیان هەڵبژاردەوە چۆن ئەمەیان کردووە ئێستا تۆزێک بە خێراتە چنە سەری لەرز ئاگی شخصەکان چکار پێوێت بڕان بەڵام دەسەوت بێت ئەوەی کە پێویستە لێرە قسەی لەسەرکەین خودی وێنە خۆیت یعنی بۆچی داعش پەناه بۆ وێنە بۆچی وێنەی بەرجەستەکاریشمان پێناسێت ئەگەر مەقسەد لەسەر وێنە خۆی پێویستیمان قسەیەکی زۆر زۆرە وێنە لە نێوانی ئەندێشە و بەرجەستەیە پێویستی بە مناقەشەیەکی زۆرە بەڵام وتێ کە ئەستۆ دەستێکە ئەستۆ لە وەسفی پەیوەندی وێنە و بیرکردنەوەی عەقڵە هیچ کاتێک ڕۆح بەبێوێنە بیر ناکاتەوە یعنی ئەم جۆرە ماوەکردنە لە بەبێنە لە سەرەتاکانی دەرکەوتنی فەلسەفەوە تا ئەمڕۆ لە پێگرۆ و هێز و لە ئەفسون و کاریگەریەکانی وێنە دنیا ناکات و ڕاستە لەلایەنەوە پلاتۆیەک چوون وێنە کاتە دەرەوەی هەموو شتەکان لەبەری کە ئەو وایە ئەم وێنەی کە ئێمە دروستەکەین کۆپی ناڕەسەنی حەقیقەتە هەموو کۆپیێکی ناڕەسەنی حەقیقەتیشی ئەوە نییە بچێتە ناوبردنەوەی ئینسانەکانەوە لەبەری کە ئەو وێنە یاکن بارکردنەوەی وێنەکانە شێعریش بڕیاتە دەرەوەی کۆمارەوەی کە پێی وایە شاعیر وەسفی وێنەیەکە کاکە کۆپیێکی ناڕەسەنی ژیانی ئینسانەکان بۆیە ئەم کۆپی ناڕەسەنانە لەناو کۆمارەکە جیان نابێتەوە ئەم بچینەکەی بۆ بۆست لەبەری بچینەکەی بچینێکی عەقڵانی جدی نابێتەوە سەری کەناسەکانی وێنە پێناسەی زۆر زۆر بۆ کراونەوە ئەم جێگە بۆ ناچین سەری بەڵام قسە سەرێکی بچووکەکەم کە جوانانی وێنە بە جۆرێکە لە لێکدانەوەی سێکتەرە جیاوازەکانە بە شێوەیەک ڕاپێ بۆ بنزانێکی ئەمریکی دوای بەرەوەدا بەناوی جێڕۆڵۆنەر دەربارەی هێزی وێنە قسەیەکی هێڵەیە مرۆڤەکان لە سادەی ئەوەی پێویستن لە یادوەریان نامێنێتەوە لە ساد 30 ئەوەی خوێندنەوە لە یادوەریان نامێنێتەوە بەڵام لە ساڵ 80 ئەوەی بینن یا ئەوەی بە پراکتیکی دەناویا ژیانەکەن لەناو یادیان نامێنێتەوە چێژیە بۆیە لە سەردەرجامە جیاوازەکانی توێژی مرۆڤایەتیە هەر هێزێک بیر کاریگەری بەهێز لەسەر یادەوەری چاکەکان یا کۆمەڵە مرۆڤیەکان دروست بکە پەنا بۆ وێنانە و لەڕێی ئەو بەیانەکان بۆیە ئاراستنەکە کارگەری تون خێراش بەیانەکەن هەرەوە شەو وای کردووە ئەم پلاتفۆرمانی کە ئێستا هەنووسەوە دۆتێری کە بۆ نمونە فەیسبووک ئەگەر یەکەم پلاتفۆرم بوویا چونچە چونچە بۆچی پەروەڕابە هێزی زۆری نەبوون چاو فەیسبووکە ئێستاش زۆر زیاتر لەوان گەشتێکی تر پێ لەناو گازێتەر بەجەستەوە ئینستاگرام و تیکتۆکە لەبەری وێنە و ڤیدیۆ نووسینیان جیان نییە چەند جار ڕەنگە لە ئێوەش خەڵکی تیا بووبێ بە پۆستان و داهاتوێتەوە لە فەیسبووک کە وێنەی لەگەڵ دانانی خەڵک نایەنخوێنێتەوە وێنەکە سەرنجی خەڵکەوە کەشەوەی نووسینەکەی تۆکردنەوە لەبەرامبەر ئەم هەموو هێز و زەردوسەدەی وێنەیە ئێمە لەبەردەمی دوو جۆر وێنەیە ئەوەی کەم بەستی لەنیا باسی کەمەوەیە دوو جۆر وێنەمان وێنەی پانەی وێنەیەکی نێشەکراوە ئەو وێنەی کە لەناو دنیای کردە باشوێن خۆی بێت وێنە نێشەکراوە کە زمان بەنەخشان یادەوەیەکی گەورەیە وسە خاڵی وەسفی دیمەنێکە کە ڕێگە بە خوێنەر یا وەرگرەیان خۆی لەو وێنانەی لەناو یادەوەری خۆیان لەو وێنانەی کە لەناو زەهیر و خەیاڵ خۆیان ئەم وێنەیە بەجەستە بکات و زۆری ئێمە کاتێک ڕۆمانی خوێنەوە کاتێک کە چیرۆکێک خوێنەوە بەبێت کە بمان بێت لەناو خەیاڵدانی کە ناوێنەکان کارەکەەکان بەرجەستە یعنی هەستەکەی ئەم کارەکە خۆت نەخشان بووتە لەکوێ بوو ئەم وێنەیە کە بۆ نەخشاندووە ئەم وێنانە لەناو
بەرلەستی تۆیا جێگیر بوو تۆ ڕۆژانە وێ نانی یعنی چاوی ئێمە کامێرایەکە ڕۆژانە وێ نانی کار بۆ ستافیان بکەی وایە ئەگەر وەشیانی مرۆڤ دەست بەشکەی بۆ سێ شوێن بۆ سێ شوێنەمان هەیە هەست و نەست و بەرنەست ئەو بڵێ هەموو وێنەکانی ناو یادەوەری ئێمە ئەو وێنانەکە لە بەرنەستی دەلایەن تۆمار کراون کامێرانی چاومان تۆماری کردووە لە زەی نیشتمانە هەموو ئەم وێنانە ناونراوە کاتێک کە تۆ چیرۆکێک بخوێنیتەوە کاتێکە ڕۆمانێک بخوێنیتەوە هەر شتێک وەسفێکی تیا بێ ئەو وێنەی کە دروستی دەکەی بۆ وەسفە وێنەکانی ناو ناخی خۆتن کۆمەک دەکەن بۆ بیکرد و وێنەی چی بۆ دروست بێت واتە وێنانە وێنەی ئەندێشەکراون لە بەرامبەری ئەوە وێنەیەکی ترمان هەیە کە وێنەی بەرجەستەکرا وێنەی بەرجەستەکرا بۆ وێنەیە کە کەسێک تر دروستی کات و شانی تۆیان و ناچار دەکات تەماشای کرد بۆ ئەو ببینی کە ئەو دەیەوێت نەبۆ ئەوەی کە تۆ خۆت یادەوەری خەیاڵدانی خۆتایە ئینسان بە تەبیعەتی خۆی کەسێک کە ڕەحم بەدەست نەکات ڕەحم بە خۆی بکات یعنی لە مێژە ئەو زەمێراوە کە مرۆڤ بە سروشتی خۆی خۆشەویستە یعنی بۆ وێناتێکی ئەندێشەکردنی تووجی زەر و زەمە ڕەحم لە وجدانی خۆی بەستەکانی خۆیەکە هیچ کاتێک ئەوەندە وێنەیەکی توندیش بەرهەم نایەنە یادەوەری ئێمە کە زۆر زۆر عەزیەتماندا چەندێک ڕووداوێکی بۆ بژاردنەوە دەربارەی کوشتنێک دەربارەی مردنێک دەربارەی هەر شتێکی ناخۆش ئەو وێنانەی کە تۆ ئەندێشەی خۆت بۆتی بەرەمەهێنێ ئەوەندە هێزی نییە ئەوەندە زەبوزە نییە وەکوی کە وێنە بەرجەستەکراوەکە ببینی چۆ وێنە بەرجەستەکراوەکە بواری ئەوە نایە تۆ بیر بکەیتەوە بواری ئەوە نایە هیچ شتێکی تر دروست بکەی بەنایەوە یا خۆت لە هێزی زەبوزەی ئەو وێنەیە دەچیتەوە بۆیە کاتێک کە تۆ وێنەیەکی ئەندێشەکراوەیەکە بەرچاو یا کاتێک ئێمە لەڕێی جیهانەوەیەکی زاریەوە ڕووداوێکمان بۆ بگەڕێنەوە زۆر جیاوازەوە کە ببینایی ئەوەی کە وێنەی تر بەرجەستەکراوە هیچ بواری تیا نییە تۆ خۆتی بچیتەوە یعنی نابێت خۆمان بۆ ڕاستێک بچینەوە کە وێنە جێ لە بەرجەستەکردنی واقعی بۆکردنەوەی هەرچێکی تریشی لە دوانەوەی واقعی جێڕێتەوە و باسکردنەوەی کاتیش لەمیشە ئەگەر زمان توانستی داڕشتی بیرراوە تێگەیشتنی لە نەبیرراوەیە وێنە لە بچینەیە توانستی بۆی بیرراو نەبیرراوی بۆ تەواوی کەس پێکراوەیە و ئامادەیە لە هەموو کات و شوێنەکانیشی خۆشی کردەوە پێ بڵێ ئەمە ئێستا لێرەیاڕوویە تۆ هەریان نەبی تۆ ئەگەر لێرەیان نەبێ ئەمە ڕووداوە هەرێراڕوویە جا کاتێک وێنێ دەجۆزرێتەوە بۆ وێنەیەکی جوڵاو کاریگەری و زەڕەتی زۆر زیاتر سینەما ئەو کێشە بۆ ئێمان بۆ دروست دەکات یعنی کاتێک کە سینەما استقلال دەکرێت بۆ وێنەیەک بۆ کەرستەیەک بۆ گواستنەوەی ترس ئەو کاتە کێشە سەرچەکەی ئێمان لێرە دەست یعنی بابەتەکانی وێنە لە ڕۆژگاری ئەمڕۆیە کەمان خێن بەردەم زۆرێک کە ڕامانی جیاواز و کاتەیەکە ئارگومنتە نوێیەکان دەربارەی سادەی ئاڵۆزی بابەتی خودی ئاگایی و نائاگایی کێشگۆشێکی کرانەوە ترسی داگیرانی بێدەنی ئاوا هەموو ئەم شتانە کاتێک کە وێنەیەکی بەرجەستەکراوی جوڵاو بەرجەستاکرێنە بۆمان ئیتر ئەمان خاتە بەردەم زۆرێک لەبەر پرسیارێک لێبەردەمی وێنە کێشەی بەکارهێنانی وێنە بۆ گواستنەوەی هەستی تۆقی کاتێک مەترسیەکانی زیادەکاتکە وتارێکی ساختە لە پشتێوە بشێت وتارێک ئەوەندە سەرپاڵی بەرهێنانی ڕق و چینە و پشتیوانی گەورەکانی تیۆری دانیژێڕی ئەوەندە کارە سەر بەرهێنان ڕاوەکردنی حەقیقەت ناکات کێشەی سەرێکی ئێمە لە دەربەردەم ئەو وێنانی کە بەدەستی هەندێک کەسی ترەوە ئەو بوتارە ساختەیە یعنی بوتاری ساختە بەرهێنانی ڕق و سڕینەوەیە لەگەڵ خۆرافەکانی عەقڵانیش و پشتووی دەوروزەی بەنەفرەتەکە بەکارهێنانی سارا و چەمکەکانی تەخفیر و تەکفیر و دێوانن و زەنرە ئەو بکەوتنەوە لە هەموو میکانیزمەکانی بەڵگەی وژنی و عەقڵانی ئێتوا ڕاستەکەن بە خاتە بەردەمی زۆرێک لە گومڕاو زۆرێک لە نابوون بە خودی ئەو واقعەی کە ئێمە ببین تێبین بە خودی ئەو ڕاستی کە بێ بیناسی بۆچی بڕێکە وێنەیەک دروستکراوە لە پشتی وێنە و وتارێکی ساختە بشێتە ئەمە ئەوەیە کە ئەم زۆرە لە گروپی زۆرڕۆی مەزهەبی یا ئاینی پەناهکرد ئەمە ئەوەیە کە بۆ ڕێکخراوی شۆفی داعش توانی لە ڕێگەی وتارێکی ساختەوە زۆرێک لە هێز دۆدا بە وتارێکی خۆ زۆرێک لە ترس قاتە بۆی خۆکەوە زۆر جار ڕاگەزی بینی خۆکی زۆر زۆر بەباشی بینیوە لە گاندنی وتارەکانیەوە کارگەری ئەم وێنەی کە دەتەمەبەرەکانی بی گروپی سەرەکی جیهادیان دروستبوون لەگەڵەوەی جۆرێک لە بیجە ئەخۆیان تەماشای وێنەکەن بەڵام بە شافی دیانە ماڵەوە یان وایە مەبەست هەمزەتی بۆ کارەوە کەمی کافی دێوە کارەکایەت و بەڕێکی بۆسینە
آنچنان لپنامی نردی ترس ولی کنیشون کنار واشته کنن که فهمیدیم لپنامی بود که ایشه بود که هزی بودن سخت بر مردم فهمیدیم که نه سینما فهمیدیم که تلویزیونی بود که کردیم کلی را باید دیدی و آن جوری که نمیشه و به کم رو راحتی کنیم. ولی سرکاری سرکاری افغانستان دارن مسئولیت پامدار و کم شهر بودن همون معلومات تلویزیون و همین خشکی می‌بینی جمله و حرام هر کسی بکاری در اساس جود داره و جود که اینها دارن سوی ما بیاری کمان کاری کنسان اسلامی دارن اشمال تلویزیون رو باید سعی کنیم اگر جمعی دیگرش کنسان کنیم خیره توسط پامدار می‌نامید بیاری جلوی تلویزیون که من فروشی تو که تو تمچین می‌کنی تو عمله راست دهنه چند شکل ناو گروپ اسلامی السلفی كان كأي ظاهري دهنه واحد جوه روايات من ظاهري چند شکل دهنه نه جهاد واقعا من ظاهري في ناس يستسيدوا هم يناظر كذا تعريف في جهاد واقعا تبي يجمع كذا ولما يجور كان نلوش يزيد يقول كان ظاهري تبع كان جوه خد انسان بموضوع جهاد يعني بشكل جهاد كان جهاد نفسه تو أرد نشي خود جهاد رواقع عندي دائما وإذا جهاد يمكن عشقه الجهاد تريم دائما فروش معنا بالبناء وداعش وإذا شو يمكن الجهاد يعني يسبق جدا تسميات يزوز ولا جاوز تريم دائما جهاد رواقع عندنا شرعية الدعوة يكتبوا كاستيك لبستافر من مكان بين الرواقع عندنا فروشنا كاجي أما هموش که گوهان هموش که دستیام که اگر توانم بکنم حال کنیم لدو خیلی که لکات شرقی افغانستان و حتی اون دوایانه که سرتایی در کوچی دوایشی زود خیلی یا باقی هزی زود خیلی داعش بود که ایمان که کاملا کانال تلویزیونی هم بخوایم استقلال رو بگردیم می‌دانه یعنی داعش را روشی خواهد کاملا زود دستگاه واقعا دوست داره دستگاه واقعا می‌دانه و توانیم می‌دانه و بفروش کنیم می‌دانه. اون مولی که من هم مجرد به سری واسه دوکی که چون امان سود تکنیکی سینما می‌دانیم دوکی که توانیم می‌دانیم چی پس از روزای جیوه موجود. اون کاری که داعش باریاریه معادل کساس و فورکوان کردیم که بسیاری بیدمان کردیم و سال 2015 بسوزیم الله كانوا بفيديو ولا شيء تعصب. جماعة اللي يستخدم شيء جواز لا يجوز أنا أو أنا بقول إن شاء الله بعرف يعني أنا بفوني أو زي الأساسية يشوف شيء قوي يقول إن السياسة كلام يتقوله يقول إن ياشي بزورك صحاوي كبيشتغل وشن جاي بهيج شيء لكن أنا خلقي ما بقول أنا بأخذ ذلك زور لكان كان وأنا بقول كنا مستشفى راستو قوي reach the hospital for user technician really to know the quality of this stuff. I'm Jara. I want to get the right while I'm Jara. So the city should tell them to do the shit. And saying the Zana that you see now, I want to cheap half, which one they have there. The Rassam Zolga Rambo Kazan and Village Wonder, so professional for Rassam. And video packages and Chanta Banjanish, the Chinese Stereo تماشای زور پروفشنال چون زبانیانه ممکن زور ببره یعنی کم ویدیویا یکم کاری پروفشنال نمی‌کنیش و بیشتری لپتای سال 2014 ویدیویی که رنگانه‌ای ولو کاری نمی‌کافی رو مواقع یا چیکار مثلا مکان ماشین ازشی سربازی فرد سربازی کمال دارن تجاری کارایی همش میشه یعنی اون ایمانش به شوی تجاری کسر مستقیمی گوشه‌ای به دستن با کارگرانی تکنیکی آورده که داعش تبدیل لواقع تو کارگرانی جواز کنید و این مکانه زوری که جهاد می‌کنه. و از نش دوران برای الفرقان مستق و برای بخشی جوری. کاملا که مستق برای کانال حیات و برای بخش کارگرانی داعش با 15 زمان جواز ویدیویی مستقل بلاگی. و شون که هم برای مرکز تراث و اعلام کانال و اصلی فروات آسیا میشه. زمانی برای اون نمیشه. یعنی با خود. 2011 و 2012 ویدیو تیرم دارم. 2013 و 2014 ویدیو تیرم دارم. 2015 و 2016 ویدیو تیرم دارم. 2016 و 2017 ویدیو تیرم دارم. 2018 و 2019 ویدیو تیرم دارم. 2019 و 2020 ویدیو تیرم دارم. 2020 و 2021 ویدیو تیرم دارم. 2021 و 2022 ویدیو تیرم دارم. 2022 و 2023 ویدیو تیرم دارم. 2023 و 2024 ویدیو تیرم دارم. 2024 و 2025 ویدیو تیرم دارم. 2025 و 2026 ویدیو تیرم دارم. 2026 و 2027 ویدیو تیرم دارم. 2027 و 2028 ویدیو تیرم دارم. 2028 و 2029 ویدیو تیرم دارم. 2028 و 2030 ویدیو تیرم دارم. 2028 و 2031 ویدیو تیرم دارم. 2031 و 20
زۆر لەسەرەوەی هێزی لە جۆرەوانە نامێت زۆر تاسەقاڵیان بیەوەی بەڵام ئەوەی کە بۆ من گرنگ بوو هەرێڕام بە دوای ئەوەی کە ئەم شتە چۆن دروستکراوە چاپێکوتنێکم دۆزیەوە لە بەرنامەی کارکار کەناڵی عەرەبیە دروست کردووە بە ناوی سپۆرتەوە خۆیان مقابلە کردووە بە ناوی زیادە ئەم زیادە دوو کەسێکیش ڕاستە زیاد ئەم زیادە وێنە هێبووە لەناو ئاشایشی لە تورکیا دەستیانەوە دوای کەوتنی داعش زیادەوە کەسانی پرۆفێشنەڵ کە خاوەن ئەزموونی تایبەتی بەوایە و پێشتر کاریان لە بەرەمێنانی سینەماییە کردووە بە کاریان هێنان و کاریان لەسەر بەرەمانە کردووە لەبەرەوە هەموو بیرۆکەکانی سینەما لەسەر بەرەمانەکانی خۆیان جێبەجێکراوە ئەمە چێکێکی چۆن کراوە کابرایەک هاتووە کە پێشتر بە هۆڵیوودیشی کردووە بۆ بە عەبدوڕەحمانی ئەمینی یاعقوب خۆی پەنجەروان ناسیوە ئەم کابرایەکە هاتووەتە ناو داعش لە گۆڕاو و کارەکتەرێکی تر یان خۆی قسەیەکی لێسەرەوە من پێشتر لە هۆڵیوودیشم لەسەرەوە کە ئەم گروپانە ناشری بکات بەڵام ئێستا وێنەی دروستەکەم بە پێچوانەیە بوو کە پێشتر پیشەکەم لەسەر ڕاهاتوو دەرکەوتی ئەم جۆرە وێنەیە بۆ پرۆفێشناڵی شێکی گەورە بوو بۆ خۆیان یعنی جۆرێک لە شۆکی توش بوو کە نازانم چۆن ئەمە بۆ ڕوویە بەم شێوەیە بیرمەکی جارێکی هەیە باڵی ستۆڕێکی بواری ئیسلامی سیاسی بواری واگانی ئیسلامی سیاسی هەر ساڵ دەفراویە لێشێک لە بوتەکانی ئەسەسەڕەوە بۆ بەلامەنەوەسەیە کە ئەم شتات لە بەرەمێنان بۆ سەرسانی لەباری توانەکانی داعش لە بەرەمێنانی ئەم جۆرە لە ڤیدیۆی سنا تۆپێک پرۆفێشنەڵان ئەنەوەی هێشتا نازانین کە داعش لێن زیاد بزن ئەوانەی ئەو ڤیدیۆی دوژی پەڕژیانە دروستەکەن بەناوەکانی کۆمەلگایەنە ئەوانە لەم کۆمەڵانە بەشیان دیار ئەوانە نەوە خراپەکانی جۆرەکانی نەوەنەوە ئەلەکترۆنیکەن بەناوەکانی ئینتەرنێتن کە بانگەشەی ڕاگەاندنی داعش و بەرگاندنی خراپترین بەرنامەکانی هێن خراپترین جۆرەکانی سوقوقاندنی هۆلیوودی فیلمە گیانبازیەکانی هۆلیوود دیارە ڤیدیۆیەکان ڤیدیۆکلیپە گۆرانیەکانی ڕا هەموو ئەمانە بەوەی ئەم بەرەمێنە یعنی ئێستا دەفراوی مەبلەغی بۆی کە خودی ئەو سیستەمەی کە ئەمان ڤیدیۆی دروستەکەن ئەمی بەرەمێنە بۆ بەلاتان ڕاستەیە خۆر ئاواکە پێتان قەریبە ئەم ڤیدیۆیان چۆن داعش دەتوانێت بۆ دروستەکان بۆ ئێوانی دروستەکان بڵاوەکانی کردنای ئێوە دەوروون نەوەی سێهەمی خەڵکەکان کە لە ئەوروپای ئەمریکاش نەوەی دروست بۆکردنەوەی سێهەمیانەوەی دووەمە هەندێشێران ئەو مناڵانن کە لە ئەوروپا لە ئەمریکا دەدایک خۆ ئەوەی کە 11 سپتەمبەری دروست کرد پاسپۆرتی بریتانی و جنسیەتی وڵاتیانە بۆ مناڵانن کە لە ئەوروپای دروست هەموو هاوڕێیان کە لە ئەوروپا ژیان بەزان تێبینی ئەوانن کە ئەوروپا ئێستا کۆمەڵ مؤسساتی تیار دروست بووە کە چ جۆرە مناڵێک بەرهەمێنن بۆ کە تۆبیای ماڵی خۆت نەبیتیان ئەو مناڵە تیوێکیان بەشێکی ژیانی زۆری لە مەقسەدا لە سەعات پشتیدانی سێوەرە بریتانیا وەرانە لە شارەکە وڵاتیان کاتەکە بۆ بڕێت لە هەشتی دانیەوە تا بە سێوی ئێوارە لە مەقسەدا لەمەتە کۆمەڵێکی زۆر خەڵک ناسێت وەرگە لە وڵاتی بۆ بریتانیا بەشی زۆری مەقسەدەکان بەشی زۆری شوێنەکان پاکستانی زۆر زۆری زیدی سێ بۆ چوارم لە پاکستانی تیاژن ئێمە ئاسان ڕامەکەسم بەڵای لە خۆی بۆ مسلوتەکە لە مسلوتەکە چوار ئەندازیانی هەیە ئەم ئەندازیانە خوولەکەنەوە بۆ ماڵ هەموو ژەور لە فێری گەشتی تەکنۆلۆژی فێری کوشتانە و تا خەیبان لەبەرەوە ئێسان دەفرایەوە بۆ پێدان سێ مەخوان بەرەمی سیستمەکە هەرمەگەڕێت و سەر ویلایەتەکەمی باسی کرد کە ئەم سیستمە خوولەمی بەرەمهێناوە کە دوایەتیشی بۆی چەندێتەوە پیشەکانی شاڵ هەر هەمان ئەو کارەکتەرانە کە ئیشیان بوو بۆی کارەکتەر پڕە زیانیش بە قسە سەرواڵێ بۆ عەبدوڕەحمانی ئەمینی کە پێشتر لە هۆڵیوودیشی کردبوو لە پێشترەوە هەموو جۆرە ڤیدیۆیانەوە ئەمجا ئەو هۆڵی خۆی بەرهەمهێنا خۆتان دروستان کردووە لە ئەمریکا بۆ عەبدوڕەحمان بۆی فێرتان کردووە هێنایەتی لەشی خۆتان بەکارهێنێتەوە کەواتە خودی توندوتیژیە ئەو جۆرە لە خودی توندوتیژی بەرهەمی سیستمەکە خۆیەتی ئەوە فیلمی توندوتیژمان بۆ بەرهەمهێنی تووشانەوەکانی ئەوە ڤیدیۆگەیمی دروست کردووە پڕ لە توندوتیژ تیکتۆکە سناپچاتە ئینستاگرامە فەیسبووکە ئەم کارەکتەری دروست کردووە ئێوە کارەکتەر تووشانەوەی چییە کە کەسێک خاڵیە لەبەرەوە لە سەردەمێکانیەوە سەردەمی ئەوە نییە ئیتر بیرەوە کەمێ بڵێن ئەمانە بە چ جۆرە ئایدۆلۆژیایە بە چ ئەوەی کە ئەدۆڕنەوە لێرە تاسەچون تە پشتی ئایدۆلۆژیاسی تە پشتی سیاسی یعنی ئەوەی سەر لە نیمسا ئایدۆلۆژیا کە سیاسەتی شارژ شتێکی تر باڕێمانەوە هیچ کام لەوانە نیە بەجۆ ماڵی فەرەکانی ئەو ڕۆژگارە دێت پێچەکەمیان ژووکە 23 و 30 ساڵیشیان تیایە چاوەڕی بۆی دێن کە ئەمە بۆ
خود سیستم خۆی ئەمە دروست کردووە نەک ئەمە پەیوەندی بۆ وەڵا ئەمە شەڕی نێوان ئیسلام و ئەمریکا یاخود جۆرێک لە ئایدۆلۆجیە جیاوازە لە ئەمریکا بۆی کاتێک زیاد قسە زۆر بەسەرواکاڵێت کە مەعاف کەساسکرایان بەبەرژی بەتەقاڵیەوە بەبەرژی زیندانیشی گۆنتەنامەوە هێنا و پێشتر ئەمریکیەکان ئەندامانی بەخراوی قاعدەیان وایە کە دۆزیان لەبەرکردن و بە تەواوی تیمەنەکەی ئێمە تێبینی بکەین زۆر بە شێوەیەکی پرۆفێشناڵ تیمەنەکە دیزاین یعنی ئەو تیمەنەی مەعاف ئەوانەی کە لە سینەمایشیان کردووە یا سینەمای کردووە زانین ئەو سێ دیزاینەی کە کراوە ئەو ئاپایرێشنەی کە بۆ ئەمە کراوە زۆر بۆ بردی کراوە ئەو بژاکات لۆکیشن سکاوتینگیان بۆ کردووە لۆکیشنەکەی داخلیان بژار بۆ کوێیە کە فیلمەکەی وێرانکرد شوێنەکە لە شتۆ وێرانەیە کە من ڤیدیۆکەم لە ئاتوان نیشانتان دەم ئەم شوێنە نەشۆرە ماڵدەرس کارتی زۆر بەسەر ڤیدیۆکە دانشانێت Hoje nós vamos dizer. Sen de müşkile diyorsun. أنا معك أساس زيادة غير تلبسك كموسيقى كمشاهد كموسيقى كامل زيادة غير معاه كان موجود كشارع موسيقى وكو كان تطور أكت وكو أكثر ذلك ولا لناو هذا كان مشهورا هم جوانا من بوكا كأنه بيصلي بدور كلمة ما يعمل فيديو يبني وحكم شيء وجودي توقعي وحكم لو دياني كتوجه مثلا مثلا بس يوجدنا كشيء خشكي أبو بكر بغدادي ولا تقيل أوكي مصطفى عقاد مصطفى عقاد من الفيديو السنة أو جنان لويا بس الله يعني شو واقع هذا يشوفه حتى البروفيشنال شن جرى عينيا بكتور استوية شون هم رياكشن شون مشاهد شون سير كاميرا يستكان يبوزع بدون ولا مثلا مصطفى قاعد يتعرف حسن سير في سينمائي يعني مثلا في السينما كلها مثلا زور وكتير شيء سواء بدون سير كان شون ديزاين يا شو بودي لا يجي عاوزنا كان شو كاتبي خمسة كاتبي خمسة أو بشكل عجب وكمان رجيم ويب سايت وكذا كان يدعش أم كرة بتارك أو شوية بس مع أساسا خاصة كتلتي لم شرية لكن هنا كانت وقوع شرية في القصاص عدالة الرباني إما عدالة خلاص نشتي تجاوز جاب سي جرتكان سي داوش كو بوزيشن بكا سي يونكا بار أوا حسب المجال في السينما يعني سي أو أوتو فوكس سي ينزكا شجور الدنيا لنزان يناوا ك مش زور تايبت لنا السينما كا كي خوي بلا أوتو فوكس يعني أو يلا أو خا أنا بيشتغل يعني يعني حشيتنا شوية سيدي كأمانة شن بوجودي سقاوي سيدي مشاهد كراكا سيدي داعش كنا جلكان يبرجيا وستانا كان همية على أي كلا أمجرا لا هيلا نود لنا السينما هيلا يوزي راسته هيلا دلنا لبول كعارف سيد شاوي بينر دارنا بس راسته هيلا كلا ياخذ فيلم ما هو جيش كل يومنا زنجير بناء من بوش تمشيله يا زنجير كان هذا شو أنا كقطعة يا زنجير إنسان ولا عنده إن شاء الله نسلم اليوم زوجة زيادة كباس من نقطة كتوجه الشعور معارف أتاكم أو لحظة ما زين الأشياء اللي لنا وقفصتها ورايقون أن يكرروا راستي
هەروەی زەمین وازنەکە وێ زۆر جۆڕایە وڵێ چەند جاکیمەکان پێ دووبارە کردوێتەوە ئاکە دەرەوە لەرێنەکەی کەڵ گەڕایەوە هەروە عەکسێکی پرۆفێشناڵ جاش کەلیمەنەکەی دووبارە کردوێت کێشەکە لەکوێیانی جۆ پێوا بکەیت چاو کۆرەسێری ئەوەنەکە گرتەکە و کلۆسە نابێت لە گرتێ دەچین یا بەسەر ئەوەنە بەستانی زۆری مۆکەی ئەگەڕایە کردەوە بۆیە وەکۆی کرد مواندن ئەواتێک گشت تا ئەخیر دقیقە ئەبو عەدنانی عێراقی وكذلك مشاهد الصور شحاتك يعني والله أبو عدنان العراقي أبو عدنان شحاتك بيقول ورانيا أكاد السودان كأخير دقيقة السودان أنجا أسبوع قول بدل ما نعملها ما حقيقة وشيء أما أو يعني الشيء كهو ديال الأساس كان تعني السينما خلال رسمة شو فهذا مش عن السيستم براني هي اللي تبغى كده الاستفاضة يعني كده التصوير في باش كان ساعات يبص هو من بروفيشنال يعني أنا ما بلاش تصير سرقة من كده بس وش يعني هو بروفيشنال يعني ده ضروري كده وياه كون كم كان يجري كبيرين شيء وعون من يعني خلط بيننا وش عسينا كده يعني جوري التصوير يجي بيننا وياسير كده من الزوج وباشين يعني واني من كان يعمل زيادة أو سريع جدا سلسلة من كاشون من كاشون شعب وكش كان يلعب يعني إيزي يس تايب كان وشنا وجود بيولا حقول بروفيشنال كده يعني شيء مفهوم يعني كمان كان حساس اللي هو يجوا يقولون هم يقولوا يعني أو شلون كنا وكان يعني وقت مرة حساسة لكن بعض الناس كانت كمية مش عارف يصير سوسان ولكن هم يقولون كان الزوج والكلام ولا طبعا مش عارف إيش كان زوج اللي يقال بالله أم هو غيره يعني أم تسمية لا ولا يسوسان جل وعلا تذكر سيدنا وجه يصير في لو تبي كذا لو سيستم كان يصير لما مونتاج السوفيتي ولا كان عنده معنى بيكونان بسكان الهواء أساسي فمعنى معنى يصير في قواعد الدنيا أو للمسلمين زوري لحوشون على قولنا أنا يقول أمش بعمل شيء وأخذ يعني أنا أخذ زوج بروفيشنال ويكون فعلا زوري كذا هم بيعملوا مش كذا وأنا بقول يعني بتشتري استيشي بيعملوا عشان مكان أجل بيسو يادنا وروش قال كأوان وجونا شيء بيجي كيش كان سلام ناجي والله الفيديو يبان الفرقان وشو كان يسوي فهمنا والله أول كذا بصوت شدنا وموسو عجيب كان السؤال شيء ولا ولكن نقول جوري لا هذا شيء ضروري خاون بقوا فياتو جوري لا كاركتري جاهز شان وشهر مسيتو كذي لازم سامرين يعني لو شغلتي كان وظيفة والسزاير سامرين ما حد يخوي كسي بركة يعني توش حاسس سامرين ما حد يقول كسي بركة حرب المشري وش تيجي وش تيجي لو ما فيش شيء كبير من المجال أنا سافر وجا عذاب يزور الله تعالى مستوى وريد برامج كذا سواء غير عقلي عشان سنشكل الطوام شنو نشتغل تجيش بس صدق لو حتى نسجل بعدوش بكرر المسلم دي يعني بعد مشاهدة بس أو يواجه أو يزعل كذا اللي وانا قايل نقول أم ينتهي شيء بمشي ويرينا يعني تكسر وانا يسكت ده وساعتين يجامع يجي وكشف وكنسبيتي بنيجات سيد كاميرا كاميرا وجام سوتشيكا شقوي جامع وتسمي راح شوش وجام سكر كلها يعني قاعد أنا ولی من الکی بهشیم نگاتیوی تکنیکی سینما اشتراکی سینما میشیم برای من جوری به خوشنودی و انترتیکمنت نیه باید سرحالی جوری به هوشیاری نیه باید کسی که این کسته اکیوری که دستاوی کیتر به هوشیاریش جواسته رو بکاری کنه او کار ساده خود کنه او معلوماتی فرهلات و تاریخی عراق و سوریه و آن در شانزده شهر و تفکر در شانزده همون منطقه مثلا کوچیک و خشی نحن وارشيا ويا قلنا الأشياء ما نبي نكملنا شو بنعمل شو بنعمل بشو عزاء وما نشارون نشتي ويا بنعمل شيء هذا شو اللي نتعرف
سینەما کارساتێکی گەورە بۆ ئینسان دووسەکارەوەی کێنێ بەرەزان فریزی وێنەیە دەستەوسانی ناتوانین ڕەخنشی کرد دەبێت کە تۆ دەستیدەوەتەیە وێنەیەکی دوێنانەی چیز چێت ئەڵە مەجای بیرکردنەوە نایە تۆ بەردەوام ساعت دیارە وێنەیە دانشوی هەستەی تۆ پۆزیشنی ڕەخنەگەر پۆزیشنی بیرکردنەوە لەدەستە چێت بەردەم سحری وێنەیە ئەمانیش باش بۆ تێگەشتن کێوە هیچمان پێ ناکرێت جگەرەوەی کە بڵێن بەداخەوە بەڵام لە ناوی خۆمانە دەستی ئەوانەیە کە بۆ چانە مزگەوتێک جێگەیەوە بێت ئەگەر بێت و مقاومەی پاشن بەڵام ئەگەر دەستی بکەین بەڵام ڕەحمێکمان بکەن زۆر سوپاس بۆ دەبێتتان بۆ دەبێت زۆر سپاس دکتۆر بەشار بە زمانی بەڕۆژوو یعنی بەڕاستی باسێکی دەشێت کردی جێوان بۆ هەموو ئامادە